مانی بزوتنەوەی گۆڕانمان کردووە سپاسانەکەین سپاس کاک عوسمان سەرەتا گەرە و پرسیار لە بەڕێزە بکەم ئێوە کە بوون بە معارەزە کە بانگەشەی معارەزە بوونتان بەرز کردەوە باسیەوەتان کرد کە پێویستە چاکسازی بکرێ بەڵام پاژەوەی وازت دێنا لە معارەزە وەچوویتەوە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم جوملەیە دوت معارەزە ناتوانن چاکسازی بکەن و تەسلیمی حکومەتەکەی پارتی بوون. ئێمە کە بووینە بژوتنەوەی گۆڕان کەلیمەی چاکسازی کەمتر بەکاردەهات کەلیمەی گۆڕانی سیستەمی حکومڕانی زیاتر بەکاردەهات یعنی ئەوەندە وەکو دەرێ بژوتنەوەی گۆڕانیان ئۆپۆزیسیۆن بەگشتی سوورتر بوو لەسەر وەکو دەری هەڵوەشانەوەی حکوومەت و پەرلەمانی هەرێمی کوردستان کە بەڕێی ئۆپۆزیسیۆنی ئەو کات حکوومەتەکە حکوومەتێکی شکست خواردووە و پەرلەمانێکە تەواوی جەستەی تووشی شەلەر بووە باش بۆیە لەو کاتە ئۆپۆزیسیۆن و لە ڕێگای ڕاگەیەندراوەچیش خۆتان دەزانن ڕایگەیان کە دەبێ حکوومەت و پەرلەمان هەر بۆشێتەوە و گۆڕانکاری لە سیستەمی دەوڵەتداری لە کوردستان بکرێ بەداخەوە ئۆپۆزیسیۆن لە دوای هەربژارنەکان تەسلیمی ئیدارەیەکی شکست خواردی بوو کە لە چەند بوارێکە حکوومەتی هەرێمی کوردستان شکستی خواردە لە ڕووی دابینکردنی موچە لە ڕووی کارەبا لە ڕووی دروستکردنی هێزێکی تۆکمەی کە بەرگری لە دەستکەوتەکانی هەرێمی کوردستان بکە لە ڕووی وەکو دەوێ پاشەکەوتکردنی پارە بۆ قەیرانێکی لەو شێوانە لە چەندین بواردا حکوومەتەکە بە قسەی ئۆپۆزیسیۆنی ئەو کاتی و بە ڕەئی زۆربەی چاودێرانی سیاسی حکوومەتەکە شکستی خوارد بوو ئۆپۆزیسیۆن بەگشتی شەرعیەتیدا بەو حکوومەتە شکست خواردووە کەواتە گۆڕان بزوتنەوەی گۆڕان کۆمەڵ یەگرت و تایبەتی کەینەوە بەڕێزە پێشتر هەڵسوڕاوی دیاری بزوتنەوەی گۆڕان بووی دواتر چوویتەوە ناو یەشێتی شەرعیەت یا بە حکوومەتێکی شکست خواردوو بۆ نەفەسی ئۆپۆزیسیۆن بوون دیارە کورد بووە بۆچی کورد بوو بەخۆی سوڵتە سوڵتە هەنجینە هەموو کەس ناتانی لای بدە دەسەڵات وەکو هەنجین وایە گۆڕان تەنها 4 ساڵ لەو هەمووینە دوور بوو بەڵێ 4 ساڵی دوور یانی نەیتوانی بەرگە بگرێ زۆر باش بزوتنەوەی گۆڕان بەڕێزیان باژێڕەوانی سلەیمانی بۆیە پرسیارەکان تایبەت دەبێتەوە بە بزوتنەوەی گۆڕان و بزوتنەوەی گۆڕانی وەکو مۆدێلێکی معارەزە لە کوردستانە شەرعیەتانە بە حکوومەتێکی شکست خواردوو دەسەڵات هەنوینە بەرگەتان نەگرت چەند ساڵێکی تر معارەزە بن هەستان لەو هەنوینەی دەسەڵات کرد ئەمە لە کۆی قسەکانی عوسمان بانی مارانی دەرکەوت کە پێشتر هەڵسوڕاوێکی خۆتان بوو وازی هێنا بەوەی کە ئێوە شەرعیەتان ناوە بە حکوومەتەکەی پارتی وەکو لە تەسریحەکانی وازیێنانی داوەتی من جگە لە پیرۆزبایی لە کەناڵی NRT لێرەوە مێ سەرەتا بۆ دەست پێ بکەم سەری ڕێز و نەوازش دانوێنین بۆ شەیدانی کوردستان و بە تایبەتی شەیدانی ڕێک شەڕی دژی داعش ئاپاڕێن و لە خوای گەورە کە شوێنیان بەهشتی نەبراوە بێەوە بۆ هیواین حکوومەت لە ماوەی داهاتووە بتوانێت بەقەدەر ئەو قوربانەی کە ئەم ڕۆڵانە بەخشیویانە پاداش باتەوە بە کەسوکاریان و شوێنی ئەوان کە لە ناو خێزانەکانیانە نییە پڕی بکاتەوە ئەو حکوومەتی عوسمان بانی مارانی دەڵێ حکوومەتێکی شکست خواردووە ئێوە شەرعیەتانەوە بۆ حکوومەتە ئەوە لە ڕاستیەوانیە ئێمە شەرعەتمان نییە بە حکوومەتێکە شکستی خواردووە ئەم حکوومەتە پێشەوەی کە کاک عوسمان پێمان بڵێ ئێمە خۆمان وتمانە ئەم حکوومەتە شکستی خواردووە دەرکردنی بەیاننامە حەوخاڵێکە کە عوسمان خۆی باسیەکات پەیوەست بۆ بەوەوە و ئێمە کاتێکە بەشداری حکوومەتمان کردووە ئەمانەوەی ئەمە چاپکەینەوە ئەوەی کە عوسمان باسیەکە کە ئێمە پێشتر داوای گۆڕینمان کردووە دوای گۆڕین بۆ چاکسازی ئەمە پەیوەندی هەبووە بە تەعامل و تێڕوانینی یەکێتی پارتیەوە
ئەگەر هەر باسی بەیاننامەکەکەین کاتێک ئێمە وتمان کە ئەم حکوومەت و پەرلەمانی ئەو سەردەمە لە 29/1/2011 ناتوانێت کارەکانی جێبەجێ بکات، ناتوانێت خزمەتی هاوڵاتیانی بکات، ڕاستمان وتۆ ئێساش پەشیمانی لی. بەڵام کاتێک کە ڕووداوەکانی حەڤە شوبات و ڕۆژانی دواییمان بینی تێگەیشتین ئەم دەسەڵاتە ئەوەندە بێباکە ئامادەیە کە هەموو ڕۆڵەکانی قەتوعام کا بۆی لە سوڵتای بمێنێتەوە. ئێمە لە بینێکا بووین کە ئەبێت لە بری ئەو دەسەڵاتش کە هەیە مەسئولێتی خوێنی خەڵک هەڵگرین، جانی خەڵک هەڵگرین و لە پاڵ ئەوەشان نهێڵین پرۆسەی چاکسازی بە بنبەست بکات. لەبەرەوە لە دوای ئەوە ئێمە قسەکردنمان، خطابی سیاسیمان، کارکردمان بە شێوازێکی تر بوو. هەتا ئەو شوێنەی کە یەکێتی پارتی ئەگەیشتە خەتی سوور و خەریب و جارێک تر ئەمە بکەنەوە ئێمە ڕاستیەکانمان ئاشکرا کرد و بۆ خەڵکمان ڕوونەکەکرەوە کەم دەسەڵاتە بەم شێوەیە بکات. ئێمە داهاتوومان نابێت لەم هەرێمە یارمەتی بە تاڵیکەم لەو شوێنەشی کەم دەسەڵاتە ئەمانزانی لولەی چەکەکانی بەکارێنێ بە ناچاری ئێمە جۆرەگە هاتیینە دواوە بۆی ئەم وڵاتە جارێکتە تووشی شەڕی ناوخۆ و قەیرانی قوڵتر نەبێتەوە کە هاتیینە ناوم دەسەڵاتە بەداخەوە ئێمە لە تەوقیتێکە هاتیینە ناو ئەم حکوومەتەوە کە جگە لە تەراخومە و کەم تەرخەمی و بە هەدەردانی 23 ساڵی پێشوو تووشی دوو قەیرانی زۆر گەورەتر بوو. ئەویش تێکچوونی عیلاقی لەگەڵ حکوومەتی فیدراڵ و نەهاتنی بووجە بوو لە پاڵ ئەوەشا شەڕی نەگریسی داعش چێ بەرپرسە ئەمە ئێمەش هەرچی شەڕی داعشە ئەمە مەعادلەیەکی نێودەوڵەتی ئیقلیمیە لەسەر شەڕی داعش بەڵام لەسەر پەرتەوازی هێزی پێشمەرگە لەسەر فرەدەنگی ئێمە لە هێزی پێشمەرگە لەسەر مەسەلەی قەیرانەدارەکانی ڕوبەڕووی هەرێم بۆتەوە لەسەر نەبوونی ژێرخانی ئابووری لەسەر هەموو ئەم مەسەلانەی تر کە ئەتانزانی بەم شێوەیە حکوومەتێکی شکست خواردووە بۆ چوون شەرعیەتان بەم حکوومەتە شکست خواردووە. ئێمە شەرعێتمان پێنیاوە بەڵام کە کردووە لەو حکوومەتە کەواتە تۆ شەرعیەت حکوومەتە وەسیلەیەکە بەکارێنی بۆ خزمەتی خەڵک چیتان کردو ئەمە شەرعێت پێدان نییە. ئێمە ئەمە حکوومەتێکی بنکە فراوانە لە زروفێکی دیاریکراوە پێکهات کە خۆتان نەزان وەزعەکە چۆن بووە و بە ناچاری ئەگەرم حکوومەتە بەس ئێمە بووینە 50 بێنە ئێستا لێ کاتە هەموو مەلەفەکانی چاکسازیمانە جوڵە. بەڵام لەبەرەوەی حکوومەتێکی بنکە فراوانە ئێمە ئەتوانی بەقەدەر بەشداریکردنی گۆڕان لە ناو حکوومەتە دەسەڵات بەکاربێت. باشە بەڵام چونەتە ناو ئەم حکوومەتەوە جامن جوابی پرسیارەکانتم لێ چۆنەتە ناو ئەم حکوومەتەوە با لەسەرمە بۆسین چونەتە ناو ئەم حکوومەتەوە ئەم حکوومەتە ئێوە بەشدارن تایە ناکرێ بڵێن کەم و کورت بووە ناکرێ بڵێن گەندەڵی هەیە ئەی خۆتان بۆ ناچنە چاکردنی ئەوەی پێ ئەوترێ سیستەمی ئیداری پێ ئەوترێ چاکردنی سیستەمی سیاسی ئێوە مادەم بەشدارن. بەڵێنێک هەبووە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئێمە هاوبەشی ئەم حکوومەتە بین نەک بەشدار بین ئێمە وەزارەت وەرگرین نەک وەزیر هەتا ئێستا ئەو ففتی بە ففتەی کە جاران هەبووە هەرماوەتەوە بەداخەوە بزوتنەوەی گۆڕان لە ناو نزیکی 700 پۆست لە ناو جیهازی حکوومەتە هەتا ئێستا نزیکی 12 کادری چۆتە ناو حکوومەتەوە کەواتە ئێوە بە 12 کادرەوە ئەتانەوەیە نەخێر ئێمە دنیا بگۆڕن نەخێر ئێمە بەم دوایانەش لە چەند ڕۆژی پێشووە هەوڵەکانمان چڕ کردوتەوە وەفشاریشمان کردووە کە بەم شێوەیە ئێمە قبوڵی ناکەین و ئەمە وعد بۆ ڕێکەوتنی سیاسی بووە کە ئێمە بێ هاوبەشمی لە ناو حکوومەتە بۆی چاکسازی زۆر چاکە من ئەمەوە لای تۆ کاک عوسمان بۆ لا دوایە گۆڕان و هێزەکانی تری معارەزەوە تایبەتی کەینەوە لەسەر گۆڕان وەکو مۆدێلێکی معارەزە کە هات معارەزەی جارە بۆ لا دوایە شکستیان هێناوە وە چوونە نادەسەڵاتەوە کێرڤ و باڵانسی معارەزەی کەم کردوتەوە لە هەرێمدا و خەڵک بێ ئەمەل بوو لەوەی کە گۆڕانکاری بکرێ لەبەرەوەی خەڵکی کوردستان بە تایبەتی گەنجی خەڵکی کوردستان هەموو هیواکانی خۆیان لەسەر ئۆپۆزیسیۆن بەگشتی و بزوتنەوەی گۆڕان بە تایبەتی بیناکرد بوو پێیان وا بوو بزوتنەوەی گۆڕان ئەگەر سیستەمی سیاسی نەگۆڕی لە کوردستان سیستەمی حکومڕانی دەگۆڕی و پێیان وا بوو ئەگەر بەشداریش بکات لە حکوومەتێکی کە خۆتان دەزانن پێش داخلبوونی ئۆپۆزیسیۆن لە حکوومەتەکە چ ناو ناوتۆرێک لەسەر حکوومەت هەبوو و بتەکید لە شێوەی گەندەڵی هەتا حیزبەکانی ناو دەسەڵات خۆشیان دەیانگو گەندەڵی هەیە لەسەر ئەوە بزوتنەوەی گۆڕان برێن بە تایبەتی بەرنامە
سیاسی هەبوو. ئەو بەرنامە سیاسی بزوتنەوەی گۆڕان دەبوو لە کاتی بەشداربوونی لەو حکوومەتەی کارنامەی حکوومەت بۆ 4 ساڵی داهاتوو بەرنامە سیاسەکەی بزوتنەوەی گۆڕان لە ناو کارنامەی حکوومەت ڕەنگ بداتەوە. بەداخەوە بۆ ئەو کارنامە سیاسی بزوتنەوەی گۆڕان لە ناو ئەو بەرنامە سیاسی بزوتنەوەی گۆڕان لە ناو کارنامەی حکوومەتی کابینەی هاشت ڕەنجی نەداوە خەڵک بزارێ هیوایەکانی کەواتە گۆڕان هۆکاری شکستی خەونی خەڵک بوو. هیوای ئەو کەسە هیوای گۆڕان خوازەکان هیوای ئەو خەڵکەی کە وەکو باسم کرد قەنەعاتی خۆی لەسەر بزوتنەوەی گۆڕانی گەنجێکی زۆر لەمەدا بوو و ئەو هیوایە زیندە بە چاڵ کرد. گۆڕان هۆکاری زیندە بە چاڵکردنی هیوای گەنجان بە بەشداریکردنی لەو حکوومەتە بەبێ ئەوەی کارنامە سیاسەکەی لە بەرنامە سیاسەکەی بزوتنەوەی گۆڕان لە ناو کارنامەی حکوومەت ڕنگ بداتەوە هیوای گەنجی وڵاتەکەمان زیندە بە چاڵ کرد. مەسەلەی ئاشکراکردنی بندیوارەکان، مەسەلەی ئاشکراکردنی ئەم هەموو خەڵکە کە ڕۆژێک پلەی سەربازی نەبوو بە پلەی سەربازی گەورە لە ناو حکوومەت هەموو قەبە وەرەگرێت. ئەمانە بەشێک نەبوو لە پاکێجی گۆڕان وێساکاری لەسەرەکە. مەسەلەی ئاشکراکردنی کۆمپانیەکانی سەر بە حیزب کە دەستیان خستۆتە قوتی خەڵکو و سەرۆت و سامانیە وڵاتە با دەرەبەن ئێستا ئەو مەلەفانەنی ڕۆژانە بڵاوەکرێت و کاری لەسەرەکرێت. گۆڕان بە هیچ شوێ پاشگەز نەبووەوە و ئەمێ کە عوسمان پێم بڵێ بە چ دلیلێ خەڵک بێ ئەمەل بۆ لە گۆڕان لە دوای انتخاباتە سەرباقی ئەوەی کە ئێمە کۆمەڵێک تێبینی زۆر گەورەمان لەسەر پرۆسەکە بوو بە تایبەتی لە ناوکردنی نەتایج و ئەوە گۆڕان هێشتا هەر هێزێکی گەورە بووە. یعنی ئەمە کوێیەکەوە ئاڵێ کە بزوتنەوەی گۆڕان هین بووە. ئەمە لەوە سەرچاوی گرتووە خۆم با وەڵامەکەی بەمەوە بزوتنەوەی گۆڕان. تۆ بە چ دلیلێک لا دوایە خەڵک بێ ئومێد بووە لە بزوتنەوەی گۆڕان و بزوتنەوەی گۆڕان ئەمە جملەی خۆتە خەونەکانی خەڵکی زیندە بە چاڵ کرد. ئەوەی وەکو باسم کرد بە پێی ئێمە لە ناو خەڵکین و سەردان خەڵک سەردان دەکا یەکتر دەبینین و ئەو هیوا و قەنەعاتی خەڵک درستی کرد بوو بە بزوتنەوەی گۆڕان سارد بۆتەوە. ئەو تۆ لە مانێکە سەردانی دوو سەکەسە بۆ گۆڕانەکان نبینێت کێتەکانەکە بینێ ئێستا نامن گۆڕانیش دەبینم یەشێتیش دەبێت. من شتێکی تر بڵم ئەمە پەیوەندی هەیە بە تەرکیبەی دروستبوونی بزوتنەوەی گۆڕان. بزوتنەوەی گۆڕان لە زولفێکە کە دروست بوو دەرئەنجامی ئەو ناڕەزایەتی خەڵک بوو لەو نەعەدالەتیە لەبەرەوە لە سەدانەوەتی ئەو خەڵکانی کە دەنگیا بە بزوتنەوەی گۆڕان خەڵکە ناڕازیەکەن ئەو خەڵکی کە زوڵمی لێکراوە ئەو خەڵکی کە بێبەش کراوە لە تەعینبوون و لە کار لەم وڵاتە ئەم خەڵکی کە بێبەش کراوە لە قوتی ئەم خەڵکە بمانەوە نەمانێت لە پێشی پێشا ئێستا ڕەخنە لە خۆمانەوە ئێمە شانازیەکن بەوەی کە خەڵک بە بەرداوامی چاوی لەسەر ئێمەیە و ئەمەل نەبوو ئێمە چونکە هەتا و شوێنێ ڕەخنەگرتن هەبێ ینی باش کاگاس ینی ئێستا کاک عوسمان دەڵێ خەڵک بێ ئەمەل بووە زیندە بە چاڵ کراوە ینی هەموو ئەمانە بەر لەوەی ئەمە توزیحکەین تۆ بۆ وازیان لە بزوتنەوەی گۆڕان. ئەمن لەبەر چەندین هۆکار بوو بەڵام هۆکاری سەرەکی یەکەمیانەوە بوو لە ناو بزوتنەوەکە بەڕاستی تاگڕەویش هەبوو من نایشارمەوە و باسیشم کردە بە خۆی جەنابی کاکنە و شێروانیش لەگەرویش باسم کردێ گوتم ئێمە 450,000 کەس بەسەرەوە دەکرێت وەکو جەنابەت بیر بکەینەوە گوتیشی نا هەرچەندە ئەوەی خاڵی یەکەم. خاڵی دووەم کە بزوتنەوەی گۆڕان واتە تۆ خلافێکی شخصی وای کرد بڵێم ئەوە بەرسم هۆکارەکان هۆکاری دووەم ئەوە بوو کە بزوتنەوەی گۆڕان ئیمزای کرد پێش هەربژاردن ئیمزای کرد بە ئەوەی کارنامەی حکوومەت ببینی لەسەر لاپەڕەیەکی سپی بەشداری ئیمزای کرد بچێتە ناو حکوومەتەوە. ئەو جملەیە دووبارەکەی تەسلیمی ئیرادەی حکوومەتی پارتی بوو. بەڵێ پێم وا بوو شتێکی تازەی پێ نییە. من هەوە هەردوو یەکەمیانەڵێ من لەبەر تاکڕەوی کە ئەمە مۆدێلێکی سیاسی نوێ پێشکەش نەکردووە دووەمیشیان بێ ئەوەی بزانێت کارنامەی حکوومەتی تەسلیمی کابینەیەک بوون کە عوسمان بانیمارانی بە حکوومەتی پارتی ناوی دەبا. من سپاس دەکەم چونکە کە لێرە دانیشتوم بۆ ئەوەیە کە ئەگەر پرسیارێک دروستە بێ وەڵامی بینەرانی بەڕێز فەرمەوە. ئەوەی کە عوسمان باسیەکە مەسەلەی تاکڕەوی ئەمەوێ بەڵگەیەکم پێ بڵێ کە تاگڕەوی لە ناو بزوتنەوەی گۆڕان هەیە.
لەناو ئەم قسەتەوە پێدەر بەڵێ لەناو ئەم بزوتنەوەیە ئەوەی کە وجودینیە تاگڕەویە ئەتوانی وەڵامی بسیار بە بسیار وەختەکەی منەڕە یەمەوە سەر وەختەکەی تۆ ئێمە لەو بزوت تاکڕ ئەوەیە لەو بزوتنەوەی گۆڕان ئەو کاگ ئاسۆیە مەسەن مانیڤێستێک هەبوو بۆ بزوتنەوەی گۆڕان 5 هەڵبژارنی تێدا ئەنجام دەدرا خۆشی حتمما پاکیجەکەی دیتە بوو و کە ناوی لێنرا بوو دەستوری بزوتنەوەکە لەبایە هەڵبژارنی بنکە بازنە و باش بنکە و بازنە ئەگەی ئیجازەی بنکە و بازنە و مەکۆ و ئەنجومەنی پارێزگا و ئەنجومەنی هەرێمایەتی بکری بەبێ ئەوەی پرس بە هیچ کەسێ بکرێت دوانی پەڕی ئەنجومەنی پارێزگا و ئەنجومەنی هەرێمایەتی کە لەسەر تا لەسەر ئەوە ڕێکەوت بووین دوانی پەڕاندی چێپەڕاندی بەکام کۆبوونەوە بەکام بەکام ئەمە تەنها یەک کەس دوو هەلبژارنی پەڕان کاتە گۆڕان مۆدێلیی تازەی پێشکەش نەکرد لە سیاست و لە حیزبایەتیە بەڕوخسەتی ناڵم بڕات دڵنیا بم مافی تۆژێم گۆڕان هیچ مۆدێلێکی پێشکەش نەکرد ناوەی ئەمن دەڵێم تاگڕێ باسی کەلیمە بەڵام مۆدێلی سیاسی ئێوە کە واستانێنا لە یەکێتی نیشتمانی کوردستان پێمان یاخود ئێوە لاتانوا بوو کە تاگڕەوی هەیە لە دەساتە کە مۆدێلی سیاسی ببوورە مۆدێلی سیاسی ئەم حیزبانە لەسەر شمولیەتە لەسەر مرکزیەتە لەسەر سەرەوە بڕیار دەدا خوارەوە بێوەکو قاز بقیڕێنەوە بە قسەیکە کە چونە ناو بزوتنەوەی گۆڕان هەمان شێوەتان بینیەوە هەمان مۆدیلتان بینیەوە قەناعەتمان هات ئەو بزوتنەوەیان تانی گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانی زۆر باشە تۆ مافی تۆبانە وەڵام بەرەوە لەو وەڵام بەمەوەی کە عوسمان باسیەکە کە لەسەر ئاستی هەرێمایەتی و لەسەر ئاستی شار شێ ئەمانەی دانا ئەمە هەر دلیلی ئەوەیە کە عوسمان مەسەلەی سوڵتەکە بوو کۆمەڵی خەڵک لە ناو جواتی نیشتیمانی دانران ئەمان لەوە ناڕاستی بوون یعنی پەیوەندی بە ئالێتی انتخابی و تاخیرەوە لەو کاشەوەمانیمارانیوانە دانران بۆیە ناڕازی بوو ئەوە وەڵامەکە لای خۆیەتی لەو کاتەشەوە هەتا ئێستا سێ انتخابات کراوە لە ناو زوتنەوە یعنی سێ جار ئەم ستافە تازەکەوە لەبەر ئەوە ئەگەر جاری یەکەمیش بە دانان بووە لە دوایەوە دوو جار بە انتخابات بووە ئەمە تۆ ئەبێ حیزبێکە دروستیەکەی لە جاری یەکەمە لە ساڵێکە ئەوە دوگەمە لە ناو خۆی حیزب خەڵکیێکی عام پێویستی بەوە نەبێ هەرێمایەتی چیە و بازنەتیم بێ گۆڕان ئیرادەیەکی شکست خواردوو بوو مۆدێلێکی باشی پێشکەش ئەڵێ بۆیە بزوتنەوەی گۆڕان من لێ چوومە دەرەوە لەبەرەوەی پێشەوەی کارنامەکەی جێگە کاتەوە ناو حکومەتە ئیمزای کرد ئەی باشە بە ڕێزیان کە چون و ناو یەکێتی نیشتیمانی پێشەوەی کارنامەکەی جێبەجێ بکە حکومەتەکە ئیمزا نەکرد بە هەڵەداوانیش ناتە ناو حکومەتەکەەوە یعنی ئەگەرەوەی کەیکێتی کردوێتی جیاواز بۆ لەوەی گۆڕان حەقیەتی هەرچی پەیوەندی هەیە بۆی کاڵێ بزوتنەوەی گۆڕان نەیتوانی و مۆدێلێکی سیاسی جا پێشکەشکە من هەر لە خۆیە پرسم کام حیزبی کوردی هەبووە لە ماوەی 4 ساڵە سێ انتخاباتی سەرتاسەری ئەنجام باش بەڵام کام حیزبی کوردی هەبووە لە ماوەی 4 ساڵە زیاتر لە دە کۆنفرانس کام حیزبی کوردی هەبووە لە ماوەی 4 ساڵ بەڵام خەڵک ئەمە نابینێت خەڵک ئەمەی پێویست نییە لەناو حیزبانوێ بوونەوە هەیە تازەگەری هەیە دارالحکمە و دارالمەعریفە هەیە خەڵکەوەی وەزیری دارایەکەت لە بزوتنەوەی گۆڕانە وەزیری ئەوقاف لە بزوتنەوەی گۆڕانە بگورە خەڵک ئەمانە دەبینێ ئایا چاکسازی لەم سیستەمەیە کراوە بۆ گۆڕان بێدەنگە یەشێک لە کۆمنتەکانی کاتۆ بۆ گۆڕان بێدەنگە لەسەر مەسلەی موچە بەڵێ با وەزیرەکە گۆڕان بێ بۆ حیزبەکە قسە ناکە بۆ گۆڕان بێدەنگە لەسەر مەسلەی ئەوەی هێزی پێشمەرگە بەم شێوەیە پەرتە ئەم شێوە قسەکردانە لەلایەک ئەوترا جەلەولا فرۆشرا لەلایەک ئەوترا شنگال فرۆشرا یعنی هەموو ئەم جملانە حیزبەکان دابشکردنی پێشمەرگە بەسەر 2/7 ئێمە ئەو گۆڕان بۆ چوە ناو ئەم حکومەتەوە دەمەی کە ئێمە معارەزە بووین پڕ بە دەممان هاوارمان کردووە بۆ هەموو خەڵکیش یارمەتی فەرموو بۆ هەموو خەڵکیشمان ڕوون کردوێتەوە کە ئەمە بودجەیە بە هەدەردان ئاوایە کۆمپانیەکانی حیزب واکەن ئەم هێزانە نانیشتیمانین ئەم هێزانە ناڕێکخراون ئەم هێزانە سەر بە حیزبن ئەم هێزانە لە بری پاسەوانی نیشتیمان پاسەوانی ڤێلا و باخی مەسئولەکانن هەر ئەمەش نەتیجەکەی بوو کە بینیمان ئەو سەردەمە ئێمە بێدەنگ نەموین حقیقەتمان و ئێستا کە ئەمانوێ ئێمە هاوبەشمی لەم حکومەتە ئیتر هاوارکردن عیبە هەر حیزبێکەوێ لە نام حکومەتە بەشدار بێ ئەوەیە کە قۆڵی لێ هەڵکە ئێمە ئەگەر کارمان پێبەستن بۆ یەکگرتنەوەی هێزی پێشمەرگە بەڵێ هەتام لەحزەی بربەست باشە یەکێتی و پارتی بربەستن لەوەی کە ئەوەی پێوتێ بندیوار ئەوەی پێی دەوتێ مەلەفاتی گەندەڵی کەیسی گەندەڵی بەڵێ لە چەند حاڵەتێکی تایبەتان نەبێ و فەرقیشان هەیە لایەکیان تا لایەکیان یەکێتی و پارتی بربەستن لەوەی کە مەسلەی ئەوقاف و مەسلەی مزگەوتەکان و بە سیاسەتکردنی دین
هەتا ئەم لەحزەی ئێمە نەمانتوانی و پێشڕانە گەیشتوین کە دەستکاری ئەمانەکەین لەبەر ئەوەی مەسەلەی گەندەڵی و قەیرانەکان بە حەجمێک و لە مەجای بازرگانی و پیشەسازی و بەرهێنان و هەموو ئەم شتانەیە یەکێتی و پارتی قۆرخی بازاریان کردووە لە ڕێی کۆمپانیەکانیان باش ئێوە ئەم وەزارەتانەتان پێەیە بۆ وەرتانگر کە یەکێتی و پارتی ڕێگرن تا ئێساش ڕێگرن کاری تاکەین کەی تەواو کارە ئێمە لە ماوەی پێشووە ئەوەندەی کە فریا کەوتی مەسلەی 130,000 بندیوارە کە ئیجبارمان کردوون ئەمە حەل کرێ مەسلەی نزیکی 6,000 پلەی تایبەتە لە 3 میلیۆن و هەتا 6 میلیۆن کە هیچ ڕۆژێک وەزیفەی نەبینیوە مەسلەی کەشفکردنی کۆمپانیەکانی حیزب بربەستن یەکێتی و پارتی چەند ساڵی حکومەتەکە تەواو بووە ئەمە تقریبان ساڵێک و 5 مانگ واتێ ساڵێک و 5 مانە لە کۆی 600 پۆستی گرنگی حکومی وەک خۆتان دەڵێن هەرچەند ئەندام پەرلەمانی لە یەکێ لە بەردامەکانی ئەم تەلەڤیزیۆنەدا ئاماژەی بۆدا چەندین هزار پۆست هەیە گۆڕان خاوەنی چەند پۆستێکی کەمە کە بە قەرب پەنجەکانی دەستە بەم پەنجانەی دەست ئەم هەموو پۆستە چۆن نەتوانن کۆنتترۆلکەن وە گۆڕانکاری چۆنەکەن ئێمە لە ماوەی داهاتووە خەڵک ئەو ڕاستیا بینێ ئەگەر بێت و بەم شێوەی ئێستا تەعامل لەگەڵ بزوتنەوەی گۆڕام بکرێ و ڕێگری لێ بکرێت لەوەی کە قۆناغی بەشداریکردن لە حکومت بگۆڕێ بۆ هاوبەشی وەکۆی کە ڕێککەوتوین ئەبینن کە بزوتنەوەی گۆڕان هەستی ئەبێت وە قسەی خۆمانمانە بێت کە ئێستاش نەفەسمان درێژە لەبەر خاتری کۆمەڵێک مەلەفی زۆر گەورەترە ئەم هەرێمە لە پێشە ئەمە زۆر چاکەینە سەر ئەم مەسەلەیە کەوە کەواستان هێنا لە یەکێتی نیشتیمانی کوردستان باسیەوەتان کرد کە پێویستە ڕیفۆرمی گەورە بکرێت چاکسازی بکرێت ئەم حیزبانەوە مۆدێلیان بەسەر چووە کاتیان بەسەر چووە جەنابەت لە بەرنامەیەکی کەناڵەیە ئاماژەت بۆدا بۆیە ئێمە وازمان لە یەکێتی هێنا لەبەر ئەوەی زانیمان نەفەسی چاکسازی ڕیفۆرمکردن لەم حیزبەیە بەرەو هەناسە بڕشە دەڕوە تەواو نامێنێ باشە ئێستا دەڵێن یەکێتی و پارتی و یەکێتی ڕێگرە لە بەردەمی ئەم هەموو مەلەفە گرنگانەی کە ئەوێ گۆڕان چارەسەرکە خێرە ئێستا چویتە تۆ ناوێژی لا دوایە گۆڕان ناتوانێت مەلەفانە چارەسەرکە معارەزەکە ناتوانێت لە حکومەتان مەلەفانە چارەسەرکە ئەی بە 4 ساڵ ئەم حیزبە بوو بە حیزبێکی زۆر باش سەردەمەکە وای کرد ئێستا ژینگەی گۆڕان و چاکسازی لە ناو یەکێتی مەسلەی دێموکراسی مەسلەی ڕادەربڕین مەسلەی چاکسازی زۆر لە ناو گۆڕان زیاترس لە ناو گۆڕانگەی ببن بەست لە ناو گۆڕان خودی بزوتنەوەکە چاکسازی تێدا ناکری لە پێشترە لە جارێکی تایبەت ببوورە قەتەکەم خۆ دەڵی لە ناو دەسەڵاتە چاکسازی گەیشتۆتە بنبەست پێشەوەی کە لە بزوتنەوەی گۆڕان بیتە دەرەوە ئەڵی لە ناو دەسەڵاتە ئەم دوو حیزبە یەکێتی پارتی ئێستا بۆچی ئێستا باسی ئەوە دەکەین مقارنە لە بینی یەکێتی و بزوتنەوەی گۆڕان ئێستا پێ دوای یەکێتی باشترە لە ژینگەی یەکێتی ئەو ژینگەی ئێستا یەکێتی تێدایە دێموکراسیەت و مناقەشە و گۆڕان لە ناو خودی یەکێتی باشترە لەو ژینگەی لە ناو بزوتنەوەی گۆڕان هەیە چونکە گۆڕان لە ناو خودی بزوتنەوەکە گەی بە بنبەست لە قەناعاتی منەوە گۆڕان لە ناو بزوتنەوە چاکسازی گۆڕان لە بزوتنەوەکە بەرەو پێشەوە چوون نییە ئەوە بە قەناعاتی من بۆیە لە تشکیلی حکومەتیش دیار بوو بزوتنەوەی گۆڕان و یەکێتی لە ڕووی هەڵوێستی نەتەوەیی نیشتیمانی خاڵە گرنگانە یەمە سەرم خاڵە گرنگانە بەڵام پاش و چانێکی کورت و دینە وڵاتان دووبارە سڵاو کاک عوسمان تۆ دەڵی زمینەی حیزبێکی وەکو یەکێتی زۆر باشترە لە ئێستا لە بزوتنەوەی گۆڕان کەواتە یەکێتی دەوێت لەنا حکومەتە چاکسازی بکە یەکێتی دەوێت مۆدێلیشی تازە لە حکومەتا پێشکەشکە یەکێتی دەوێت نوێکردنەوەی لە حکومەتا پێشکەشکە ئەیشی ڕێگرە کاتێ جێگری سەرۆکی حکومەت لە خۆتانە بەشێک لە پۆستەکان لە خۆتانە هێستان هەیە جێگری سەرۆکی هەرێم لە ئێوەیە سەر جەمکەوادری ناو حکومەت بە بەڕێوبەری گشتی هەمووی 50/50 باشە ئەم هەموو پۆستەتانێ ئەیشێ دەسیگرتوون کە لەوەی چاکسازی نەکەن ئێمە سێ پۆستی ڕاستی هەیە لە هەرێمی کوردستان هیچ یەکێتی نییە نەسەرۆکی پەرلەمان نەسەرۆکی هەرێم نەسەرۆکی حکوومەت بەرکو لە دەست گۆڕان و لە دەست پارتیدا تا هەیەی ڕئاسی هەرێمی کوردستان یەکێتی تێدا بەشدار نییە خۆت دەزانی جمگەکانی دەسەڵات ئەو سێ پۆستەیە
یەکێتی لەگەر گۆڕانە لەگەر خودی ناوخۆشی یەکێتی وەکو باسم کرد ژینگەی دێموکراسی و ئەو فەزایەی کە باسی یەکێتیم کرد یعنی یەکێتی گۆڕان ئەو فەزایی دێموکراسی بڕین لە ناو یەکێتی هەیە لای گۆڕان نییە بەڵێ بەڵام یەشێتی لەگەر گۆڕانە لەگە چاکسازیە لەگە تێکردنەوەی هێزی پێشبەرگەیە لەگە تێکردنەوەی هەموو ئەمانە ناکات چێنایکە ئێمە لەگەرین تۆ لە دوای گۆڕان خەمسار دەودەیەوێ ئەم مەوزوعا بفرۆشێتەوە بە خەڵکو بە دەنگدەری خۆی لە داهاتوودا کە بڵێ ئەوەی یەکێتی و پارتی بۆ ڕێگر بووە لە ئێمە بۆ چاکسازی گۆڕان ئەبێ بیکە گۆڕان ئەبێ زۆر ئەی بۆ نەیکردووە واتە خەتە ئەساسی لە یەکنەگرتنەوەی هێزی پێشمەرگە گۆڕانە بە حکومی وەزیرەکەی پێشمەرگە هەرسێک هەموو لایەنەکان بەرپرسن بەڵام خۆی یەکگرتنەوەی هێزی پێشمەرگە بەڕاستی چاوخۆردنە لە چاوی خەڵک چۆن بەو ئەو هێزی پێشمەرگە یەک ناگرێت گۆڕان وەبرێ هەر یەک ناگری پارتی وەبرێ هەر یەک ناگری یەکێتی وەبرێ هەر یەک ناگری ئەو دوو خۆی ئەو هێزانە خۆی ئەگە بینە سەر شەرعکردنی چۆنێتی تێکردنەوە هێزی پێشمەرگەی کوردستان هەر هێزی پێشمەرگەی کوردستان نێتێکرد نەکرێت بابین تەمەشا بکەین ئەو هەر لیوای تێکرد کرایتەوە چۆنە باشە من ئەو پرسیارەکەم یەکێتی ئێستا هیچ پۆستێکی گەورەی بەدەست نییە بۆیە ناتوانێت چاکسازی بکە یەکێتی وەکو باسم کرد لە پۆستەڕی ئاسیەکان هیچی بەدەستەوە ڕەنگە چاکسازی بکە ڕەنگە بەڵێ ڕەنگە نەتان کەواتە ئێستا گۆڕان و پارتی تۆپەکەیان بەدەستە و تۆپەکەیان لە قاچایە بەرەو چاکسازی نایکەن تقریبن زیاتر لای ئەوانە بەڵێ ئەوان هەم بە ژمارەیان بۆ پۆستەکانمان پۆستانی خۆیان پۆستی وەزارەتی پێشمەرگە لایوانە لای گۆڕانە پۆستی وەزارەتی مالیە لایوانە پۆستی وەزارەتی ئاوقاف لای مەسەر پۆستی گرنگ لای پۆستی ڕیاسی زیاتر لای بزوتنەوەی گۆڕانە کەواتە گۆڕان و پارتینیانە چاکسازی نانەوێ بەڵام هەمویان ئەوە خۆی نابی وە باشە من پرسیارەکەمەوەیە یەکێتی لەگەڵ چاکسازی حکومەتایە بەڵام دەستی بەسراوە پۆستی گرنگی لانیە یەکێتی لەگە چاکسازیە بەڵام خۆیشتی بەتەنە پێی ناکرێت باشە بەڵام پۆستی گرنگی پێنی ئەمە هۆکارەکەیەتی بەوە بەشێک بەشێک لە ئەساسیەکەی و یەکێتی لە ئێستادا زمینەیەکی زۆر باشەیە لە گۆڕانە چاکسازی گەشتۆتە بنبەست عوسمان بانی مارانی ئێستا یەکێتی چکە هیچ پۆستێکی بەدەستەوە نیە پۆستێکی سیادی گەورە بۆیە ناتوانێت چاکسازی بکە ئەوە گۆڕان و پارتیە کە ئەتوانن چاکسازی بکەن بۆ نایکەن لەگەڵ ڕێزمە و قسانە زۆر سەتحیە ئەگەر وایە ئەوان پۆستەکان یەکێتیمان بنێ بایمەوانی گۆڕانی بینی بایمە بین بە مەعارەزەوە کوێوانەڵێ ئەگەر ئەوان بۆ نوع مەعارەزن ئەی بۆ هاتوونەتە ناو حکومەت و حکومەتەکەی ئەوان بووە ئێستاش ئەوان پۆستەکان چۆڵ ناکەنەوە خیر قسە دڵشاشهاب ئەڵێ ئێمە حازرین لە پەنجابە پەنجاکی خۆمان لە پەنجاکی خۆمان بێن بە گۆڕان بە زیکێتی حازر نییە یعنی هێشتا حکومەتە دوو حیزبیە یەک حیزبیشە لەم سنوورە یەکێتیە و لە سنوورەکەی ئەو لە پارتی ئەمە وای نییە ئەگەر خەڵک باوەڕ ناکە باشە کەواتە بە ئەوەی کە عوسمان بۆچی نایەنە دەرەوە لە حکومەت یعنی مەسە ئەو شتێکە یەکێتی پارتی گرێ لە 29 2011 پاچێکێکی حەوخاڵیتان پێشکەش کرد حەو خاڵ بوو بزوتنەوەی گۆڕان پێشکەشی کرد لەسەر خراپی ئەوەی پێوترێ حکومڕانی لە کوردستان ئەو کاتە معارەزە گەرمەکەی ئەوسا لەسەر چاکسازی حکومڕانی لە وڵاتەدا بەرەو شکستە ئێستا ئێوە دەڵێن حکومەتەکە 50/50 بەڕێوبەرەکان لە نیوانی شێتی و پتیادا بەش کراوە چەند پۆستێکی کەمتان هەیە کەواتە هەر بۆ جوانی چونەتە ناو دەسەڵاتەوە جوانی نەچوین ئێمە جاری کەژەمە تو عقدێکی 4 ساڵەمان لەگەڵ دەنگدەری خۆمان ئێمە پەیوەندیمان هەیە بە دەنگدەری خۆمان و بە هاوڵاتیانەوە بە حزابی ترۆ نیمانە بەڵام ئێوە دەنگدەر بێعەمەل کرد ئەمە کاک عوسمان و عەڵێ لەبەرەوەی کاک عوسمان خۆی ئێستا لە ناو یەکێتیا کارەکە وەکو وتم ئەمە زۆر باش و ئێمە زۆر دڵخۆشین زۆر تەییدیەکەین کە خەڵک ئەوەندەی ڕەخنە لێ ماگرێ لە حیزبەکانی تری ناگرێ ئەمە نیشانی ئەوەیە هێشتا خەڵکی کوردستان بەلایەنگری حیزبەکانی تریشەوە ئەوەی ئەمەلیان بە بزوتنەوەی گۆڕان هەیە ئەوەنە بە حیزبەکانی تریانە هەر ئێستا لە قسەکانی کە عوسمانە تۆ بە وازەحی ئەوە بینی کە عوسمان هێشتا ئەمەلی لەسەر گۆڕان هەڵچنی لەسەر گۆڕان بۆ چاکسازی ئەوە خۆی بە قسە ڕەنگەوە دیارە گۆڕان و پارتی زمینەی کارکردنیان لە ناو حکومەتەکە زیاترە لە بەرەوەی هەموو پۆستە ڕیاسەکان لەوانن ئەی بۆ نایکە برێم چی نییە بڵێم چی ڕەنگە جوملەیە بێ بۆ خۆ شاردنەوە بۆ نایکەن ناکرێت ناکرێ بە هیچیان ناکرێت بەس بە یەکێتیەکرێت بە خۆی ناوێت خۆی سیستەمە باش ئەمانیش
گۆڕینی سیستەمەکەن خۆمە باسی شخصمان هاتن ئەوان بوونە سەبەب بۆی بزوتنەوەی گۆڕ ینی معارزە بەگشتی بووە سەبەب بۆی گۆڕان و چاکسازی لە سیستەمی لە دەوڵەت نەبی بەدامەزراوەی ئەگە ئەوان تەیدی ئەویان نەکرد بە مەجبور بوون بیکەن چی بکەن یعنی مەسەرەن چیمان کردە لە حەڤەی شوبات لە حەڤەی شوباتە کاکە لە باشە هەر بۆ خۆشی سیستەمێک بگۆڕی دەبێت خەڵکی تۆ ئێمە کاکە ئێمە ئیشەکە ئێمە زۆر قرس بۆ من جاری کەشمە دووبارە کردەوە کە عوسمانشی ئەزانی و سەردەمە لە ئێوە ڕێگەڵەوەی کە چاکسازی نەکرێت لە ناشتیوانی پارتی یەکێتی ئەیان کرد ئەگەر ئەوانەکەی تەسلیمی ئەو ئیرادەیە پارتیەکەتی بەچیانەکە بە کرد خۆتان زانین سێچار ئەویان تەقدیم ئێستا ئەزانی چی کاک محەممەد با من چەند پرۆژیان تەقدیم کرد پارتی سەرۆکی هەرێم هەموو ئەگەر کاک عوسمان بە نوێنەرایەتیەکێتی لێرە قسە بکات منە تۆ جوابم ئەبەڵام ئەگەر ئەم مناقەشە من وەکو بزوتنەوەی لەگەڵ کاک عوسمان بێ من حازر نیم لەم کاتە ئەندامی سەرکردی نیشتیمانی کوردستان کەسێکە پێشڕاوی دیاری بزوتنەوەکەی ئێوە بووە کەواتە ئەم قسانەی کە کاک عوسمانێکە ئێمە ڕۆژانە دانوستانمان هەیە لەگەڵ برایەکی پێچەوانەکەیتی ئەوان نانوتوە کە ئەمان بێت سەڵاتن کاکە ئێمە هێشتوان پێنەڵین کاکە لە سلێمانی پەلە بکەن و لەو شوێنانی کە حەقی ئێمە بێ زەحمەت بە خەڵکەکانمان دەستگا بەکار نەگەوەی کە ئەوان مەعارەزە بوون هێشتا مەسلەی مەلەفەکە هێشتا لە ژێردەری ئەوانە ئێمە داوامان بەڵام توێ وەڵامی ئەو پرسیاری کە عوسمانە نایەوە دەڵێت ئەڵێ ئەوە یەشێتی و پارتی ئەیانویست چاکسازی بکەن بەڵام گۆڕان هێش لی تێگەن وەڵی تەسەوەرەکەم بەس کە عوسمان قسەی بکات هەموو خەڵکە زانێت کە ئێمە باسی چاکسازیمان کردووە کە شەرعیەتیدا بە و شێوە سیستەمی حکومڕانیە ئەوانیش کەواتە هۆکاریان ئەوان بە پێچوانەوە کاکێ کاک محەممەد ئەو بینەرانی بەڕێزیش بە لەم نقطەیە جارێک ترەمە ڕوونەکەم ئێمە لەگەڵ دەسەڵاتێک باسی چاکسازی و ریفۆرممان کردووە باسی گۆڕانمان کردووە کە لەو شوێنەی ترس هەبووە کە کوچەکانی لێبسەنین ئامادە بووە ڕۆڵەکانی خۆی بکوژێت ئێمە لەوە هێناومان ئەم دەسەڵاتەمان گۆڕیوە ئەم بیرکردنەوەی ئەم دەسەڵاتەمان گۆڕیوە ئێستا یەکێتی پارتی لەم هەرێمە دڵنیا بوون لەوەی کە پێویستی بە گۆڕانکاریە بەڵام ئێمە ماوێنێتەوە سەر ئەوەی کە ئایا یەکێتی پارتی وەکو کۆمەنیستەکانی یەکێتی سۆڤێت خۆیان بڕیاریان بە دەستی خۆیان لەسەر دەستی خۆشیان شەریک چاکسازی لەگەڵمانە بە کۆی گۆرباشۆف لە فۆرمی سیاسیەکە مەگەر بە لە ناوچوونی خۆشم بێ ویان ئەمان سوورە بن لەسەر ئەمە ڕێگەکە بۆ ئێمە دژوارتر و ئەگەر ئێمە ملی ڕێگەکەمان گرتووە بەردەوامی باشە یەکێک لەو کۆمنتانی بۆمان هاتووە بە بەرنامەکە دەڵێت پارتیشێتی بۆ ماوەی 23 ساڵ دڵیان کرد خێرە ئێستایانەیە دەستە چەورەکەیان بە بزوتن گۆڕان بسرن کە چەند مانگیە کە ساڵێکە هاتوونەتە ناو حکومەتەوە حکومەتێک دنیایەک موشکیلە و دنیای کێشەی هەیە بەڵێ وایە ناخێر ناکرێ برێ ئەو هەموو خراپەکاریەی ئەو چەند ساڵی حکومڕانی لە کوردستان هەمووی بە بزوتنەوەی گۆڕان حەزی لەو شێوە سیستەما حکومڕانیە بۆیە چوو بەغار بەشداری ینی حەزی بەڵێ حەزی لە بەهادەردانی پارەیەوە حەزی لە بۆیە چوو بەشداری ئەوەی کە حەزی لە دەرێ پۆستم نادەنێت تو دەوێت دەسەڵاتم بڵێ ئێمە حەزمان لە سوڵ کە تۆ بەجێهێش ڕۆشتە گۆڕان ئێمە حەزمان لە سوڵتە بوویان حەز لێ بوو ئەمن ئەگە هەتا نەچونە ناوسوڵتە بەجێ نەهێشت ناپەیدی بەوە نەبوو ئەی تۆ چیتە ناو سوڵتەیە کە خۆی مەسەلەی مەلەی گەندەڵەکان لەسەر دەستی بووە شەریک گەندەڵی هەمووی تازە دروستکەیت گۆڕان هیچی زیاتری پێ نییە هیچی زیاتری پێ نییە زوازحی شەکە پێمان ئەوە خەڵەوە کاکە ئەزانی با من ئەسلی مەسەلەکە بڵێ مشکلە ئێمە لە ناو گۆڕان مشکل نیمە مشکل ئەندامیشی سەرکردایەتیەکێتی و ئەندامیشی نیشتیمانی باژێرەوان سلەیمانی بزوتنەوەی گۆڕان بەزەرەکەنەوە باسیەوەکەن ئەڵێن ئەوە چاکسازیە و چاکسازیە هەستین بەلاماریە نەخێر خەڵکی غەرق بووە لەوەی کە پرسیارەکە بۆ ئێستا ئەم زروفە هەیە هیچ لایەنێک لەسەر خەڵک هەڵنایە ناوانیە کاکە ینی ڕەنگە سەردەخانانە خەڵک وانە تۆ لێرەوە خەڵک هانمەیە بۆی کە ئەم زەردەخانانە قبوڵی نەکات ئێمە پشمان نین لە هیچ وەخری یارمەتیم باش ئێمە دەستمان پێ کردووە وەکو وتم ئەگەر یەکێتی پارتی لەگەڵمانە دەستی بەنێ ئەوە ڕێگاکە بۆ ئێمە ئاسانترە بێ و باش یا بەدەست و بەڵام بەم شێوەی ئێستا بڕوا بۆ ئێمە قۆناغێکی قورسە بۆ ئێمە قورستر نییە لە بەیانەکەی حەوخاڵی بۆ ئێمە قورستر نییە لە ڕۆژانی دوای
وڵاتان تاقی کردەوە لە بیدایەتی بەردەمەکە عوسمان بانانی زۆر باش چوار وەزی چۆن گۆڕانکاریەکرێت پێم بڵێ ئێمە پێمان پێشتر نەمەتوانێت دەستمان بە سوڵتە بگاکە وازمان لێ پێم بڵێ ئێمە چ مشکلەیەکمان هەبوو لەگەڵ سوڵتە لەماوەی پێشوا بە مجال لە ژوای نەمانە ئەی باشە بۆ ئەو سەرکردانەی گۆڕانی بانیارانی وازی هێناوە ئێساش دەڵێ کە ئێستا دەسەڵاتەوە بەر ئەوە من وازم هێنا پێ بڵە ماسڵەکەی چی بوو بەداخەوە لە ناو بزوتنەوەی گۆڕانی ئێمە باسی موەسسات و ئەومانە کرد کۆمەڵێک برادر ناویانە بەس باسی کا عوسمانەکەم ئێستا چونکە ئەوانی تاگە هەرێکیان هەبێ بە نوعێکی تایبەت قساکەین کاگ عوسمان و قەناعەتی وا کابێ لەبەرەوەی پێشتەتی یەکێتی بووە لە ناو یەکێتیە شەرعێتی شۆڕژێڕی هەبووە ئەبووە لە بزوتنەوەی گۆڕانە شەرعێتی هەبێ ئەم خۆیان قەرارێ لە کاندیدی پەرلەمان کێت هەردوو پەرلەمانەکەی پێشوو کە عوسمان خۆی ئەزانێ لەوەی هەولازانە کە عوسمان ڕێی وەرگیرا لە دانانی خەڵکەکانیان بەڵام ئەوڵێ من بۆ ئێمە لەبەرەوەی پارلەمان تەسلیمی ئیرادەیەکی فاشلی حکومڕانی بووە لە سەردەمێکی ئێمە چوینە ناو حکومەتەوە ئێمە لە سەرەتای ئیتفاقیەکە بووین کە هێشتا بە سەرۆکی پەرلەمان بڕیار بوو دابن زۆر باشە ئەم خۆی جارمەتی بە قسەکەم تەواو چۆن ئێمە گلەیمان هەیە مەسەڵەن یەکێتی پارتی لە ماوەی پێشوە ئەڵێن ئێمە شەرعێتی شۆڕژێڕی ئێمە حاکمیە وڵاتە بووین خوێنمان ڕشتۆکە خوێنەکە خەڵکی نەگێکی پارتی لەبەرەوە ئێمە چۆن ناکەین بە نەفەسی ئەوە کاک عوسمان وەکو برای وەرگرێ لە ناو بزوتنەوەی گۆڕانیان و کاکێتی بنوازمان لە هەموو ئیمتیازێنە چۆن گوێمان لێ ناگیرێت چۆن ئەبێ کاندی دانەوێت چۆن ئەمە ڕێگە نەدراوە چونکە کەیسە بەردەمانە چەند ڕۆژێکی تر کەیسی حەفەی شوباتە بزوتنەوەی گۆڕان چی کردو بۆ کەیسە لەکە ئێستا بەشێکی زۆر دەسەڵاتان هەم لە سەرۆکی پەرلەمان هەم لە کۆمەڵێ وەزارەتی سیادی بەسێەوەیە چیمان بەدەستەکە لە هین بوو بێ پەشی چمان نەبووینەوە و توشمانە لا کەیسی حەفەی شوبات باش ئێوە ڕۆژی هیچ بەدەسە بەدەسە لە ناو حکومەت ئەگەر ئەم ئێستا وتم جارێکترە ماڵێمەوە چونکە ئێوە ئەوە کام مەکەن شەڕێکی بەسیتەوە نازانیەوە ئەمە مبەڕین نییە بۆ وەسانی ڕیفۆرمی سیاسی و ئەمە بەڕین بۆ نهێشتنی گەندەڵی مەسەلەی گەندەڵی و گرتنی خەڵک و ئەوە زۆر ئەگەر یارمەتی ئەگەر ئێستا بەس سەر ڕێک یەکێتی پارتی ڕەنگە ئەمە هەنگوینە ئەوەی کە عوسمان باسەکە هەنگوینەکە بێ لە کلۆرەدارە ڕێک وەسعەکە بە شێوەیەکی ترکەن و بکەنەوە هەموو ئەوەی کە ئەمانوێ ئێمە ئەوەی کە ڕستومانەوە چنیوانە بکرێتەوە گۆڕان خەڵکی کردەوە کە ڕەخنە بگرێ گۆڕان چاوی خەڵکی کردەوە کە باز لە مۆدیەی تازەی سیاست کە تەنها ڕەنگی سەوز و زەرد نییە بەڵکو ڕەنگی تر هەیە خەڵکی هەیە گەنجی تریەتە پێشەوە کەسانی تریانە پێشەوە یعنی بۆ ئەم ڕێگری ئەکرێت یعنی بۆ ئەم ڕەشبینیە بەرامبەر بزوتنەوەی کە باسی لە ڕیفۆرم و چاکسازیەکە چەند ڕۆژێ بزوتنەوەی گۆڕان ڕەنگی حزبی مختلف کردەوە لە ڕەنگی حزبەکانی بەداخەوە کاڵ بکرێتەوە با لەسەر بزوتنەوەی گۆڕان ڕەنگی حزبی کاڵ بکرێتەوە ئێستا بە بەشبەشێنە لە حکوومەتی هەرێمی کوردستان بزوتنەوەی گۆڕان دیان تاکیدی دەکەم هاتی ئەو سیستەما بەڕێوە برنەی کرد ئێستا بەشبەشێنە دەکات ئێستا ئەوە گۆڕانەوە یەکێتیە ئەوە پارتێکە زۆر تۆختر بووتەوە پێشان لە تۆخ بوویتەوە زۆر تۆ دەبێ تۆ ئالیوای تووبی جێگرهیبی ئەوە هیوی ئەوە کەی حکومڕانیە ئەوە کەی گۆڕینی سیستەمی لە هەرێمی کوردستان ئەوە کەی بەرنامەی ئۆپۆزیسیۆن بەو شێوەی یەکێکە باشتر ویان پێ باشتران پێنج باشتر ئەوە خەڵک شێوای ئەسعفل ئیمان بێ لە مەرحەلە ئێمە ئەوەی کە عوسمان بڵێ تۆ ناکرێ هێزی یار هین بێ ئەمانە لە ساڵی 1990ەوە یاسایەکی پەرلەمان هەیە کە منعی ئەوەی کڕوەکە حیزبەتی لە ناو هێزی ڕازێکە تو قسەکەی بەمەسە تو هاتی تو ئەوەندا عەجەبتە بێدار بی لەو دەسەڵات بیگۆڕ ئەتو مەسەلەن ئەتو بچێتە بۆ ئەوەی بەو دەسەڵاتە لەو شێوە بەشدار دەبی حەسەت هەبی ئەگەر حکومەتەوە ئێمە ئەکسەریەی دەنگ بینی و سیستەمەکە بگۆڕ باشە ئێمە چاوەڕێکین ئەو نوعی کە دەستجی انتخابات واکردانی 4 ساڵی تر 4 ساڵی تر بزوتنەوەی گۆڕان جاویەک بێنێت چۆن ناتوانین گۆڕان ئەوەی کراوە زۆر جیاوازە کاکە ئێستا
ئێوانە ئەوەی کێکرێت چۆن ئێستا ئاستەنگ لە بەردەم ئەو درێدا پرۆسی گەندەڵی کە پێشتر تیشکە ئۆپۆسیۆن زۆر زیاتر ئاستەنگ بۆچی کە چوونە ناوی ئاستەکان توانانی بچین خۆت دڵمانە توانی کامە چۆنەوە ئێستا ئێمە لەو چەند جونگە زۆر دیاریکراوە کە پێی ڕازی ئەم شوێنەمان گرتووە لەسەر ئەم شوێنەکەمە بچووکانە کارەکەین خۆ ئەگەر هاوبەشی لەناو حکومەتا پێمان بکرێت زۆر زۆر زیاترەکێ لەوەی کێ ئێستا هەیە ئێمە وعدەوان کە ئەگەر سابی چواری هاوبەش حکومەتمان لە سابی چواری کارنامە باش یەکێک لە کۆمنتەکانەوە تۆ دەڵێت ئۆپۆزیسیۆن بەڵێ ئێستا چۆتە دەسەڵاتەوە بەڵام هەسە دەکا ئێستا کردەوە کاری نەکرد دکتۆر ئاسۆباز لەوە دەکایشێتی ڕێگرا بۆ ئاشکرا وەزیرەکانی نان بڵێن ڕێگرن و بگەڕێنەوە بۆ ناو معارەزە بوون ئەفەسە بۆ نەکرد بوو فەسە ئەمە بۆت من وتم لە قۆناغی معارەزەیە تۆ قسە ئەەکەیت بەڵام ئێستا ئێمە بەش لەم دەسەڵات کەواتە بە باشە و بە خراپ ئەمە ناکرێ من مزایدە بکەم بەی خەڵکو بڵێم ئەمانە واکن چنەکە یەکەم هەتاوەکو مزایدی لایانی تر دەست پێنەکە قسە ناکەم بەڵام نەستاین بە بەرداوام کارمان کردووە ئێستا ئەو من نیوە باعیش ناکەم لە وەزیرەکەمان هەتا مانگی 2015 ئەوە ڕاگەین کە لە ماوەی هەژمانگی کارکردنی ئەو چەند وەزیری نوێی گۆڕانە چەند کارکراوە وەقتمان بەرێ بزار ئێمە مەسەلەی بنەوارەکان و موچەی پلەی تایبەت و نازانم چی ئەمە لەفانە کاری دەکەین ئەمە گۆڕیان ناگۆڕێت بەڵام ئەمە ناکرێتەوە ئێمە زۆر حەزەر تەعامل لەگەڵ ئەمە ئێوە ئێستا بەشدارن لە حکومەتە کە هەندێک حکومەتێکیش کەس خواردن جا بەشداریش بەشدار حکومەتە تۆکەم بە مۆزەفێکی دەوڵەتی پێکرێ ئێمە بەسیا بەشیەکەی ئێمە بەشدارن ئێمە هەتا ئێستا بەشدارین ئەبێ شەریک بین ئەبێ هاوبەش نەبوون ناخێر هەتا ئێستا شەریک نەبووین ئەی بۆ لە ناو حکومەتان ئەی پێمان وتون درێژەدانی دادوستان ئەوان بیانەوە بۆی کە شەڕ یعنی ئێوە خیاری ئەخیرتان کشانەوەی لەم حکومەت ناخێر پێشتری جەڕاگەیاندنەکانە تومە سیاسەتی نوێ گۆڕان بۆ شێوەیە کە ئێمە باسانی دەستمان بێنرێت بەڵام گریمانەیە دانین پسێکی ئفتیڕاتی تا 4 ساڵی یەکێتی و پارتی نهاتنە ژێرباری ئەم حکومەتە وەکو خۆمانکەن هێزی پێشمەرگە یەک بخەن کا عوسمان ئێمە خەوبەتی یەکێ هێزی پێشمەرگە مەکە ئەگەر حیزبەکەی بە تەنها حیزبەکەی کاک عوسمان ئەگەر ئەو نێراتی حیزبەکە بێت ئەوە باکە دەست ناخاتە ناو ئەو هێز پێشمەرگەی کە ئێستا هەیە هینەکە دەست پێ ڕێگری ئێستا لە بەشێکە بەڵێیەکێتی شتریش لێ باش لە ئاستی مەکتەبی سیاسی ئەم حیزبە لێ دنیاوە کە ئەمان بووە بەسانی ناتنەژێت باشەکەمان ئەم ئومێدیە بەرامبەر هێزێکی سیاسی وەتری چوونەوە ناو هێزێکی پێشووتر یعنی گۆڕانکاری وەڵامی و پرسیار نەکەو لای تۆ هیچ گۆڕانکاریەک ڕووی یاوە لە یەکێتیە حیزبێکی سیاسیەکە پارتیش بوویتە وایە فعلا گۆڕان شتیەنا لە چازی و ڕیفۆرمی سیاسی و ڕیفۆرمیە بۆیە منە چۆن ناچێتی چکە لێەوە ریفۆرمەکە من بعد پێشان وەڵامی تێکردنەوەی هێزی پێش ئەوەی بدەمەوە کە یەکێتی ڕێگرە لە تێکردنەوەیە دەڵێ بەشێکی ڕێگرە وانوانیەوە چکە حەز شتێکە واقع شتێکی تر لە دنیا حەز شتێکە بە حەزی ئەمریکا بۆ ئێران نەدەبوو هەیە و تەزدیری ئیسلامی دەکە ئەوە حەزە بەرهەم واقع هێزی ئەمن کە ئەوە مەحاڵە بۆوە دەرێن برسە بۆوە دەرێن یەکیشتانی ئەو هێزەی ئێستا پێشمەرگە تێکرد کە تۆ خۆ هەش تێکرایتەوە چیمانی وەی زۆری تێکرد کرایتەوە ئەوەی تێکجازەبی ئەوەی تێکرد کرایتەوە ئەوەی تێکراوە بەرهەمە چی بوو زۆر باش ئەگەی زاوەست ئیجازەبی ئەوەی تێکرایتەوە دەبی جارێک بە دوواداچوونی ڕۆزانی بەرهەمەی چۆنە تێکردبووی تۆ فعلەنیان تێک نەبوویتەوە ئەوەیە بوو هەر هێز نەبوویتەوە بۆچی وەزارەت مالیە تێکردنەوە ئەدی بۆچی ئاسایش تێکردنەوە ئەدی بۆچی پۆل ئێمە نەخێت ئێمە ئێستا ئاسایش کردەوە لێرە دەبێ هەولێر هەز بە ئامی بکەیتەرەکان نایڵێت ئەگەری ئەمە ئەوە
بەشێکن لەو حکومەت وەش دەبی خەڵکمان دەرئەکرێ لەسەر گۆڕانە تو بتەوێت تو ئێستا بەشدانی لە حکوومەت بەشدارێکی فعلی کە بەشدارێکی فعلی وەزیری پێشمەرگە هی وەزیری پێشمەرگە دەتانی برێ وەزیری ناوخۆتەوە پێشمەرگی هەقەوە جێگری وەزیری ناخۆش برێ بە ئاسایش تێکێتەوە با سەیتەرەکان هاو بکرێن بە هاتوون هاوڵاتیان ئابی بۆی ئەگەر بتەوێ هێزەکەی وەکو هێزەکەی ئەوانی کە چاوپۆشی لە بکەوە ناحەق گۆڕان هێزی پێشمەرگە بۆ لە دەزیەکێتی خۆی خۆشتر بی ئەوە ناحەقە کەواتە بزوتنەوەی گۆڕان ئەوێ هەموو کان تێکرد بینەوە بەر وەڵامت هەبێ ئەوە من لەگەڵ کە عوسمان دانیشتوم وەکێت ڕووی قسەکەمەوە ئێستا بەڕێزێکیش لە پارتی ئامادە بووە ڕووی دەمم لەوە بەڵام خۆ ناکرێن پارتی ئێستا لێرە مێزە و دینی ئەمە فرسە خۆزمەوە باسی بۆکەم ئەنجا ئەمە دروستەکە ئاخۆ یارمەتی بە ئەوە جاوەڵای یەک دنیا قسەما بوو من بیکەم کەواتە بەرپرسانی حیزبی و سەربازی ماپیان خۆش نییە هێز چەکدار و پێشمەرگەیە بگرێتەوە یان ئەو پێشمەرگانن کە لە چاکانە سەنگیان ناوە بە گولەوە ئەو پێشمەرگانن کە لە سانەوتی ئەوان کە شەهید بوون 5,000 دینار یان ئەو پێشمەرگانن کە شەهید بوون هەمومان ماڵەکانیمان بیوە لە خراپەتی گوزارانە بە یەک دێڕووتی بەردەکەنەماوە حکومەتی بنکەفراوان حکومەتی سواردووی لایەنەکان معارەزەی پێشووتر بوو تعریفی ئەوە دەکەن معارەزە نەمانە ناو حکومەتەوە چۆن تعریفەکەی وایە نەمانی معارەزە ئەگەر حکومە لە چەند کاشکەستی خوارد بوو نەمانی معارەزە یەک زیاتر حکومەتی ئیفلیس کرد یەک دێڕ ئێمە جارێ زووە قەرار لەوە بین بەڵام من وەکو زۆر گۆڕان قساکەم لە هیچ باڵێنێکی خۆمان پارێزی نێتەوە و دەسەڵات بۆ ئێمە شێک نەبووە بەرپرسایەتیە وەسیلە گەیشتن بە هەدافەکان مارانی ئەندامی کرداتی نیشتیمانی کوردستان و دکتۆر ئەسۆ مەحموود باژێڕەوانی سلەیمانی بڕیار بن بەر لە ڕاستی لایکیان بوو سپاس